Rêveberiya Giştiya Çalakiyên Werzişî û Hunerî bi hevkarî digel Rêveberiya Giştiya Çalakiyên Werzişî û Dîdevanî li Parêzgeha Dûkê rabûn vekirina Qaramaniya Tapa Sermêzê bû perwerdên Herêma Kurdistanê li ser astê Kiço Kuran. û di yariya du Mayî de her du perwerdên Duhok û Silêmaniyê li ser astê Kuran geştine yariya du Mayî û perwerda Silêmaniyê şiyab sê gêman beramber du gêman ji perwerda Duhok bet û bîta Qaramana Herêmê. û li ser astê Kiçan perwerda Silêmaniyê şiyab sê gêman bê beramber ji perwerda Hewlêr bibet û bîta Qaramana Herêmê. پێشەشی بەخێر بێن سەر چاو بێگومان پەروەردەی دۆک و بە تایبەتی شاری دۆک لە ڕووی کۆمەلگای وەرزش و یاریگا زۆر دەوڵەمەندە و هەروە بەڕێوەبەرە گشتیەکەی مامۆستا عومەر عەلی تەها پشتەوانێکی زۆر ئەکتیڤە لە بواری وەرزش و هەروە بۆ پەروەردەکەی خۆشی برادەرانی کەوادری وەرزشی چالاکی وەرزشی و هەروە پەروەردەکانی یەکەکانی چالاکی وەرزشی بە هەمان شێوە هاوکارێکی ئەکتیڤن بۆ وەزارەتی پەروەردە دەتوانم بڵێم لە 2014ەوە دوای ئەو قەیرانە دارایی کە بەسەر هەرێمی کوردستان داهات پەروەردەی دۆک هاوکارێکی زۆری ئێمەی کردێ وەکو وەزارەتی پەروەردە من بەخۆم بە شەخسی قەرزباری ئەوانم توانیوانە ئاسانکاریەکی تەواو بۆ ئەنجامدانی قارەمانەتیەکان بکەن چونکە بەڕاستی کە باسم کرد دەوڵەمەندن لە یاریگا من ناوبارین شاخەوانە وەکو پەروەردەی کچان لە فیرەقیا توانیمان پلەیەکەم بەدەست بێنین لەسەر ئاستی کوردستان طبعا نەتیجەیەکی زۆر باشە بۆ ئێمە و ئینشەڵا بۆ ساڵەکانی تریش خۆمان پلەیەکەم بەدەست بێنین. ئەم جۆرە قارەمانیە بۆ کاران زۆر گرنگە چونکە خوێندکاران دەبێت چالاکی زۆر ئەنجامدەن نەکە لە پۆلابن هەر کاری سەخت و سعیکردن و ئەوانە ئیتر ئەبێت گرنگە بۆ خوێندکاران زۆر گرنگە چونکە چالاکی تازەیە و دەتوان سوودی لێبین وەکو دێت ئەزانین کول سەر ئاستێ کچان پەروەردا سلێمانیە ڕێزایەکی هات و پەروەردا هەولێر ڕێزا دوێ هات و لەسەر ئاستێ کوڕان پەروەردا سلێمانیە ڕێزایەکی هات و پەروەردا دووەک لە ڕێزا دوێ هات و لە دومایە خەلات سەرکەفتیان و دەستگەیان ڕاگەاندنێ هاتنە بەڵاوکردن. شوان خالت کەناڵێ بادینان دهۆک